با دەست بکەین بە ڕاهێنانی پشوودانی ماسوولکەکان. ئەگەر دەتوانی بە ئاسوودەیی دابنیشە. چاوەکانت دابخە و سەرنجت لەسەر هەناسەدانت بێت. هێواش هێواش لە ڕێگەی لووتەوە هەناسە وەربگرە و لە ڕێگەی دەمتەوە هەناسە بدەرەوە. مشتێک دروست بکە، بە توندی فشار بخەرە سەر دەستت. ئەمە بۆ چەند چرکەیەک ڕابگرە. سەرنجی گرژیەکە بدە. هێواش هێواش پەنجەکانت بکەرە و هەز بە جیاوازیەکە بکە. سەرنج بدە کە گرژیەکە دەڕوات. دەستت زۆر سووکتر و ئارامترە. دەتوانیت گرژی لە هەر بەشێکی جەستەتدا کەم بکەیتەوە، تەنها بە گرژکردن و ئارامکردنەوەی هەر ماسوولکەیەک بەنۆرە. هەروەها دەتوانیت مەشقی شلکردنەوەی ماسوولکەکانی دەم و چاو بکەیت. ماسوولکەکانی دەم و چاوت تۆند بکەرەوە. چاوەکانت بچووک بکە و لووتت چرچ بکە و ماسوولکەکانی ڕوومەت و چەناگە تۆند بکەرەوە. ئەم گرژیە لە دەم و چاوتدا بگرە و ئارام بەرەوە. هەموو گرژیەکان مەهێڵە. هەز بکە دەم و چاوت چەندە ئارامە. هەز بکە کە هەموو ماسوولکەکانت چەندە هەز بە ئارامی دەکەن. ڕێگە بدە بە نەهێشتنی هەموو گرژیەکانی دەم و چاوت. چێژ لەو ئیسراحەتە وەربگرە کە هەستی پێ دەکەیت. سەرنج بدە چەندە ئارام هەناسە دەدەیت. ماسوولکەکانت چەندە ئارامن. بۆ چەند ساتێک چێژ لەم پشووە وەربگرە.